بەڵێ دکتۆر ئەحمەد سەحاف گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە ئامادەی لەگەڵمان و گفتوگۆی باسەکەی لەگەڵ دەکەین ببورن کەمێک دواکەوتین لە گفتوگۆکردنمان لەگەڵ جەنابی دکتۆر ئەویش بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە بوو. دکتۆر شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێکەم، عێراق یەکلایی کردووەتەوانێ کە ئەو ڕووداوە نەخوازراوە خوێناوی دوێنێ ڕوویدا چی ئەنجام دەرەکەی بووە؟ سڵاوت لێبێت. سەرەتا بە ناوی وەزارەتی دەرەوەی عێراق سەرخۆشی لە هەموو گەلی عێراق دەکەین لە دەرئەنجامی ئەو هێرشە ترسنۆکانەی کەوا تورکیا ئەنجامیدا کە دەرئەنجامدا دەیان کەس شەهید بوون و بە 25 کەس زیاترش بریندار بوون. هیواخوازین بریندارەکان بە زووترین کات چاک ببنەوە و مردوەکانش گیانیان شاد بێت. وەزارەتی دەرەوە بە شێوەیەکی بەردەوام بە توندی کار دەکات وەڵامی ئەم جۆرە هێرشە بداتەوە، بەڵام بە شێوازێکی دیپلۆماسیانە ئەم کارە ئەنجام دەدا. ئێمە ئەمڕۆکە دەستمان بە هەنگ کۆمەڵی هەنگاوی بە پەلە کرد، بانگێشتی باڵوێزی تورکیامان لە عێراق کرد و هەروەها بەیاننامێکی توندی ناڕەزاییمان دا بە باڵوێزی تورکیا دەرئەنجام لە بەهۆی ئەو هێرشەی کە موشکی کراوەتە سەر و هەروەها هەموو ڕێشانەکانمان پێڕاگەیاند. لە دوای ئەمەش کۆمەڵی هەنگاوی دیکە هەیە کە لە ڕۆژانی داهاتوودا دەیگێڕێت. بەڕێز وەزیری دەرەوە فواد حوسێن لیژنەیەکی دروست کردووە و سەرۆکایەتی لیژنەیەکی گەورەی حکومی دەکات بۆ هات بۆ زاخۆ و ئەمەش لەسەر داوای سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازیمە بوو. ئەم لیژنەیە جێگری فەرماندەی هێزە چەکدارەکانی تێدا بوو و هەروەها ڕاوێژکاری سەربازی ئەنجومەنی وەزیرانی تێدا بوو کە فەریق محەممەد بەیاتی بوو و هەروەها لێرە ئێمە قسە لەسەر سروشتی ئەو سەردانە دەکەین بۆ شوێنی موشک بارانکردنەکە دوێنێکە ئەنجامدرا لە پارێزگای هەولێر لە هەرێمی کوردستان و هەروەها لەوێ سەردانی ئەو شوێنەکرا کە تایدا موشەکەکە ئەنجامدرا بوو و پاشان سەردانی هەموو ئەو بریندارانە کرا کە لە نەخۆشخانەکانی دهۆک و زاخۆ بوون و هەموو پاڵپشتیەک پێشکەش کرا و حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ هەوڵێکی بێوچانی گەورەیدا بۆی بە خێرایی بە فریای ئەو خەڵکانە بکەوێت و هەروەها چارەسەری پێویستی بەپەلە بۆ هەموو بریندارەکانی دابین کرد و ئەمڕۆکەش مەراسیمێکی گەورە لە ئاستێکی بەرزە هەبوو لە هەرێمی کوردستان لە بەڕێکردنی ئەو جەستەی ئەو کەسانی کە شەهید ببوون و ناردنەوەیان بۆ بەغدای پایتەخت و لە پێشوازیاندا بەڕێز سەرۆک وەزیران مستەفا کاسیمی هەبوو وەکو چۆن سەرۆکی هەرێم لە هەولێرەوە بەڕیانی کرد لە بەرزترین ئازدا. بەدڵنیایەوە وەزارەتی دەرەوەی عێراق ڕوودەکاتە ئەنجومەنی ئاسایش لە نەتەوەیە گرتووەکان و بە شێوازێکی زۆر جدیانە کە پێشتر پێشینی نەبووە هەموو دەرگایەک دەگرێتە بەر بۆ ئەوەی کەوا بە شێوازێک لێکۆڵینەوەیەکی جدی بکرێت لەسەر ئەو موشک بارانکردنە و هەروەها لە پەیوەندیدا دەبین لەگە هەموو ئەو لایەن و شوێنە پەیوەنددارانی کە لە ئاستی نێودەوڵەتە پەیوەنددارن بەم پرسەوە وەکو کۆمەڵە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و هەموو گەلی عێراق بە شێوەیەکی گشتی لە پاڵ پشتی ئەم هەنگاوەن و ئێمە بەردەوامە بین لە هەوڵەکانمان بۆ پارێزگایکردن لە شەرەف و لە کەرامەت و سەروەری خاکی عێراق و ئارامی و سەقامگیری خاکی عێراق و سەلامەتی خەڵکی عێراق. دەمەوێت پرسیار بکەم، سوپاس دەکەم وەڵامەکەت گەیشت. ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکانم بیتەوە سوپاس دەکەم بۆی گەلێک پرسیارم هەیە. تەنها دەرکردنی بەیاننامە و هاوخەمی و هاوسۆزی و ڕێخستنی مەراسیم بەسە بۆ ئەم جۆرە ڕووداوانە، چونکە هەندێک جار عێراق بۆ تاوانبار دەکرێت کە لاوازە لە پاراستنی سەروەری خاکەکەی. ئەمە ڕاستە؟ عێراق لاوازە لە بەرامبەر ئەو هێرش و بردومانانە کە دەکرێتە سەروەری خاکەکەی. ئەمە تا چەند ڕاستە؟
نەخێر هەرگیز ئەو ڕێوشێنانەی کەوا ئێستا گرتومانتە بەر بە هیچ جۆرێک لاواز نەبووە لە بەرزترین ئاسدا هەنگاومان گرتوۆتە بەر بەوەی کەوا گەڕانەوەی لە ئەو کەسانی کە بریندار بوون لە ئاسی دیبلۆماسی کارمان کردووە وەکو وەزارەتی دەرەوە بەیاننامەیەکی توندمان دەرکردووە بە توندی سەرکۆنەی ئەم جۆرە هێرشەمان کردووە و هەروەها دەگەڕێینەوە بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بۆ ئەوەی کە بڕیارێکی تایبەت لەو ڕۆ دەربچێ پاڵپشتی سەروەری عراق بکات بۆ ئەوەی جارێکی دیکە ئەو هەنگاوانە دووبارە نەبێتەوە بەرامبەر بەگەلی عراق و هەروەها لە ئاستی بەرز لە حکوومەتی عراق هەنگاو دەگیرێتە بەر سەرۆک وەزیران زۆر جددیە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکدا ئاماژەی بە وەکرد و میانی سەرپەرشتیکردنی کۆبوونەوەیەکی گەورەی ئەمنی لەوێدا ئاماژەی بە تونند و تۆڵکردنی ڕێوشێنە ئەمنیەکان کرد و سوپای عراق پێویستە ئامادەی تێدا بێت بۆ هەموو هەڕەشەیەکی لە ناکاو کە دێتە پێش گەلی عراق و ڕوبەڕووی گەلی عراق دەبێتەوە و هەروەها ئێمەش لە جێگەی خۆمانەوە هەموو ڕێوشێنێکی دیبلۆماسی دەگرینە بەر بۆ ئەوەی کەوا ڕێگری بکەین لەوەی جارێکی دیکە ئەم جۆرە کارانە ئەنجام بدرێت ئەم جارە بابەتەکە هەرگیز تێناپەڕێ ئەم هەڕەشەیە تێناپەڕێت و ئێمە بە تونترین شێوە لە بەرزترین ئاست وەڵام دەدەینەوە و هەرچە وەڵامێکی دیبلۆماسی کە پێویستە بۆ پاراستنی سەروەری عراق دەگرینە بەر باسی وەڵامدانەوەکانە کرد دکتۆر ئەحمەد ئێستا لەسەر ئاستی شەقام دەست بە هەڵمەتێک کراوە لە باشوور و ناوەڕاستی عێراق باز لەوا کرێت کە باڵۆزەکانی تورکیا بکرێنە دەرەوە و ستورەکاندا بخرێن گەشتۆتە ڕادەی ئەوەی کە ئاڵای تورکیا دابگیرێت ئایا عێراق دەچێتە ژێرباری ئەمەوە یاخود نەخێر هەرگیز ئەمە نابینرێت حکوومەتی عراقی پابەندە بە دابینکردنی ئاسایش بۆ نوێنەرایە دیبلۆماسیەکان لەسەر بنەمای ڕێکەوتنامەی ڤێننا و لە پەیوەندی نێوان دەوڵەتان بەڵام گەلی عراق کەوا ئێستاکە ڕوبەڕووی هێرشێکی گەورەت بوونەتەوە و بینیویانە ئەوان کە دەبینن ژیانی دەیان کەس لە هاوڵاتیانیان بەفی ڕۆچووە و کوژراون ئەوان ئێستا هەستی خۆیان دەرەبڕن هەست بە نیگەرانی و بێزارێکێک جار زۆرەکەن ئەوان بەڕاستی دەربڕینی ئەو ناڕەزایەتیەیە کە هەیەە دەرئەنجامی ئەو هێرشە گەورەیە ناکرێ ئێمە ڕێگە لە عراقان بگرین بەوەی کەوا بۆ چوونی خۆیان بڵێن خەمباری خۆیان ڕابگەێنن بە هەر شێوازێک ڕێدەگەین بەڵام لە هەمان کاتە ئێمە وەکو حکوومەتی عراقی پابەندین بە ڕێزگرتن لە پەیوەندی و نێردە دیبلۆماسیەکان و ئاسایشیان دەپارێزین و دابینکراوە لە هەمان کاتدا هەرچی ڕێوشێنێکی دیبلۆماسی هەیە دەگرینە بەر لە بەرزترین ئاسدا بۆ ئەوەی گرنگی ئەوە بکەین کە جارێکی دیکە ئەمڕۆ داوە دووبارە نەبێتەوە و چارەسەرێکی بنەڕەتی بدۆزینەوە بۆ ئەوەی کە چارێکی دیکە هێرشی ئەنجام نەدرێت ڕێکەوتنێکی عراق بەڵێ دکتۆر ئەحمەد ڕێکەوتنێکی لە مێژینەی ئەمنی هەیە لە نێوان وڵاتی تورکیا و عێراقدا ئەم ڕێکەوتنە هەڵدەوەشێتەوە یاخودنا نەخێر هیچ جۆرە ڕێککەوتنێک نییە یاخود هیچ ڕێککەوتنامەیەک نییە لە نێوان حکوومەتی عراق و حکوومەتی تورکیا بە هیچ جۆرێک ئەمە نییە سەبارەت بەوەی کەوا تورکیا بۆی هەبێ بێتە ناو خاکی عراقەوە یاخود بێتی خاکی عراق بەکاربێنێ یا بژادەی سەربازی بەکاربێنە لە ناوخۆی عراقدا دووبارەی دەکەمەوە ئەمڕۆ نیە هیچ دوێنێ ڕێکەوتنێکی کۆنی لە مێژینەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیادا باسی ئەو ڕێکەوتنە کۆ ناکەم ئایا هەڵدەوەشێتەوە یاخودنا لە ڕاستیدا ئەوەی کەوا هەیە بریتی بۆ لە ڕێکەوتنێک لە نێوان ڕژێمی پێشووی عراق و دەوڵەتی تورکیا ئەوە بریتی بووە لە دەستنووسی ڕێککەوتنێک نەک ڕێککەوتنامەیەک بەڵکو دەرئەنجامی کۆبوونەوەیەک بووە مەحزاری کۆبوونەوەیەک بووە کەوا لە نێوان هەردوولادا هەبوو ئاڵۆگۆڕ کراوە ئەگەر تورکیا خوازیارە چارەسەری سەربازی بکات پێویستە بێت داوا لە حکوومەتی عراق بکات بەیەکەوە بۆ ئەوەی لە ماوەیەکی 5 کیلۆمەتردا لەسەر سنوور بەیەکەوە چالاکی ئەنجام بدەن نەک بەتەنها بەڵکو بەیەکەوە بتوانن ڕێگە لەوە بگرن کە هەڕەشە بۆ سەر سنووری تورکیا دروست بکرێت ئێمە هەموو جاوتومانە بە هیچ جۆرێت جگە لەو لەک تێگەیشتنی کە هەیە لەوەی کە لە ماوەی 5 کیلۆمەتردا لە مەسافە 5 کیلۆمەتردا بەیەکەوە
هەماهەنگی بکەن هیچی دیکە نییە ئەوەی هەبووە لە ڕابردووە تەنیا مەحزەرێک بووە لە کۆبوونەوەیەک بووە لە سەردەمی ڕژێمی پێشوو لە نێوان دەوڵەتی عراق و دەوڵەتی تورکیا لە کۆبوونەوەیەکدا ئەنجام درراوە هیچ ڕێکەوتنی نییە بۆی ئەم جۆرە هێرشانە بۆ سەر خاشی عراق بکرێت و هاونیشتیمانیانی عراقی بکرێنە قوربانی هەرگیز ناکرێت عراق بێتە گۆڕەپانێ بۆ یەکلایکردنەوەی ململانە سیاسەکان یاخۆ شەڕی بە وەکالەتی تێدا بکرێت یاخود بێتە لایەنێک تەڕەفێک لە ململانی نێو دەوڵەتی ململانی ناوخۆی ئێمە پابندی بە دەستوری عراقەوە کە دەڵێت کە نابێت خاشی عراق بە هیچ جۆرە بەکار بهێنرێت بۆ ئەوەی کەوا زەرەر و زیان بە هیچ لایەنێک بگەێنێت بە تایبەتی دەوڵەتانی دراوسێ و هەروەها ئەوەی ئێمە پاڵپشتی لێ دەکەین ئەوەیە ئێمە پابندیم بەم مادە دەستوریە ئەوەی تورکیا دەیکات هیچ بنەڕەتێکی یاسایی نییە هیچ ڕێکەوتنامەیەک نییە دژی یاسانیە و دەوڵەتیەکانە دژی بنەماکانی نەتەوەیە گرتوەکانە من دیسان دێ لێمەوە هیچ ڕێکەوتنامەیەک نییە لە نێوان عراق و تورکیا و هیچ ڕێکەوتنامەیەکی نێو دەوڵەتی و یاسانی و دەوڵەتەکان ڕێگە نادەن بەوەی تورکیا پێشەلکاری لەو جۆرە بکات و هێرش بکاتە سەر هاوڵاتیانی عراقی و هێرش بکاتە سەر خاکی عراق بوونی چەکدارانی پەکەکە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەو پاساوی داوەتە وڵاتی تورکیا بۆ ئەوەی هێرش و پەلامارەکانی فراوانتر بکا بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان کەواتە پرسیارەکە ئەوەیە حکوومەتی عێراقی چی دەکات بۆ ئەوەی چەکدارانی پەکەکە دوور بخاتەوە لە باشووری کوردستان ئەگەر بکرێت پرسیارەکەم بۆ دووبارەکەنەوە دکتۆر ئەحمەد ئەو پاساوەی کە بەدەست تورکیاوەیە بۆی هێرش و پەلامارەکان بکاتە سەر هەرێمی کوردستان بوونی پەکەکەیە حکوومەتی عێراقی چی دەکات بۆ ئەوی چەکدارانی پەکەکە دوور بخاتەوە لە هەرێمی کوردستان بۆ ئەوی ئەو پاساوە نەداتە وڵاتانی دراوسێ هێرش بکەنە سەر خاک و سەروەری هەرێمی کوردستان و عێراقیش ئەو ڕەوشنانەی کە حکوومەتی عراقی گرتوێتی بەر زۆر ڕوونە ئەوەش ئەوەیە کەوات پێویستە لە هەمەهەنگی هەبێت لە ئاسێکی بەرز لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئاسایشی سنوورەکان بپارێزێت لەم هەماهەنگیە لە کۆمەڵێک شوێندا ئەنجام درێت لە کۆمەڵێک ناوچە دیار ئەنجام دراوە لە ڕابردوودا کە تایدا لە هەر شوێنێک ناسە قامگیری دروست بێت بەهۆی هەر گروپێکەوە ئەوە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم پێکەوە کار دەکەن وەکوی لە ڕێکەوتنامەی شنگالشدا بوونی هەیە کە تایدا هێزی هاوبەش کۆ بڵاوە پێ دەکرێت بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە هەر گروپێک لەوێدا هەبێت بەڵام سەبارەت بە هاوکاریکردن لەگەڵ یا هەماهنگکردن لەگەڵ تورکیا حکوومەتی عراق لە ڕێگەی وەزارەتی دەرەوە چەندین جار کاری کردووە هەوڵی داوە کاری کردووە لەگەڵ حکوومەتی عراقا بەوەی کە پێویستە تورکیا هەماهەنگی بکات لەگەڵ حکوومەتی عراق ئەگەر دەوێتی هەر نیگەرانیەکی ئاسایشی هەیە بیڕەوێنێتەوە لایەنی تورکی هەرگیز پابند نەبووە هیچ گاهێ وەڵامی داواکارەکانی حکوومەتی عراقی نەداوەتەوە سەبارەت بە پێکەوکاکردن و هەماهنگکردن ئەمەیە کە پرسەکەی ئاڵۆز کردووە ئەمەیەکەوە ئێمە داوامان کردووە هەمیشە تورکیا پابند بێ بە دراوسەتی و بە پابندی نێوان هەردوو دەوڵات بەڵام ئەوان پابند نەبوو زۆر باشە باسی ڕێککەوتنی شنگال و پابندبوونەکەی دکتۆر ئەحمەد کەواتە پرسیارم بۆ دروستە بێ ڕێککەوتنی شنگال لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدا ئەنجام دراوە بۆ دەرکردنی چەکداران بە شێوەیەکی گشتی بە تایبەتی چەکدارانی پەکەکە بەڵام تا ئێستا و ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە بۆچی؟ لێر ئەتوان بڵێم کۆمەڵێک بربەست و ئالانگاری گەورە هەن لە ئاستی واقعدا لە ئەرزی واقعدا بەڵام من لێرە دڵنیا دەکەمەوە کە هەماهەنگێکی زۆر بەرز هەیە لە نێوان بەغدا و لە نێوان هەولێر بۆ ئەوەی کەوا بکرێت گرنتی بکرێت هێزێکی فراوانی هاوبەش بڵاوی پێ بکرێت لەو ناوچانە و هەروەها چارەسەرێکی گشتگیری بدۆزرێتەوە بۆ ئەوەی کەوا ئیدارەی مەلەفی شنگال بکرێت بۆیە دەڵێم بەڵێم بربەستەکەی نیشتیمانیە و کاتیە بۆ ڕوبەڕووبوونی ئەم بەربەستەش ئەم بربەستە کاتیەکەی تەواو بێت دکتۆر هەماهەنگیانەی نێوان هەردوو لاکە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی دەبێت بەڵام لایەنی تورکی بەردەوامە لەوەی کەوا تاکلایانە ئەم بابەتە بوروژێنێت و هەنگاوی تاکلایانە بەهاوێژێ بۆ پێشلکردنی سەروەری عراق ئەمە ئەو شتەیە کە ئێمە قبولی ناکەن ئێمە بە ئەمان شەوە دەتوان بڵێن پرۆتستی دەکەین و هەروەها ڕەتی دەکەینەوە سەرکۆنەی دەکەین عێراق هەموو هەنگاوێک دەگرێتە بەر لە ئاستی زۆر بەس بۆی ڕوبەڕووی ئەو وەڵامی ئەو پێشلکاریانە بداتەوە کە حکوومەتی تورکیا دەیکات تاکلایانانە
دکتۆر لە ماوەی ڕابردوودا بۆ خۆتە زانی لە بەردەوامی بردومانەکانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە هاوڵاتیان بوونەتە قوربانی. ئایا حکوومەتی عێراقی قەرەبووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکاتەوە یاخود نا؟ ببوورە دەنگەکە نەگەیشت ئەگەر بکرێ پرسیارەکەم بۆ دووبارەکەنەوە. دکتۆر ئەحمەد، حکوومەتی عێراقی قەرەبووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکاتەوە یاخود نا؟ ئەوانەی کە بوونەتە قوربانی بە هەمان شێوەی هاوڵاتیانی عێراقی و گەشتیارە عەرەبانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بوونەتە قوربانی تۆپبارانەکانی سوپای تورکیا. بەڵێ ئێمە بابیر لەم پرسە بکەینەوە بە شێوازێکی عێراقیانە، بە شێوازێکی نیشتیمانیانە. ئێستا تۆ باسی ئەوە دەکەیت کە لە چ ئاستێکدا قەرەبوو بکرێتەوە، بەڵام من کۆمەڵێک پرس هەیە کە ئەمێ باسی بکەم. یەکەم شت ئەوەیە کەوە پرسی قوربانیەکان پرسی هەموو عێراقا. هەر کەسێک کە ژیانی خۆی لە دەستدا بێت ئەوانە قوربانین، ئەوانە شەهید بوونە و هەروەها زۆر گرینگە کە ئێمە بە یەک چاو تەمەشای هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی عێراق بکەین. ئێمە هەمومان بەیەکەوەین. کوردستان هەرێمی کوردستان نیشتیمانی دووەمی ئێمەیە و بەرپرسیارەتی هەموو لایەکمانە بەیەکەوە بیپارێزین، بەوەکو یەک تیم کار بکەین و بەیەکەوە لە بەرزترین هەماهەنگی دابین بۆ ئەوەی کەوا بتوانین ڕوبەڕووی هەر پێشەلکاریەک ببینەوە کە ڕوبەڕوومان دەبێتەوە. وەکو دەبینین ئەوەی کە دوێنێکە ڕوویدا بەشێکی زۆری هاوڵاتیانی بەغدا و باشوور بوو کە لە هەرێمی کوردستان بوون و قوربانیەکان و بریندارەکان بە هەمان شێوە هەمان خەڵک بوون. هەمومان بەیەکەوە دەبێ ڕوبەڕووی ئەم جۆرە ئەم جۆرە پاساوە ئەم جۆرە هێرشە بێ پاساوانە ببینەوە کە تورکیا ئەنجامی دەدات بەرامبەر خاکی عێراق و پێشێلی سەروەری خاکی عێراق دەکات. بۆیە وەکوتم حکوومەتی عێراق هەموو هەنگاوێک دەگرێتە بەر بۆ ئەوەی کەوا بتوانین جارێکی دیکە ڕێگری بکەین لەمەی ئەم ڕووداوە دووبارە نەبێتەوە و هەروەها دەستخۆش دکتۆر پەیامەکەت گەیشت، سپاس دەکەم کاتم نەما. و هەروەها سەردانیکردنی ئەو نەخۆشخانەیانی کە واتیایدا بریندارەکان هەبوون وەکو دەبینین کە گرنگێکی زۆری پێدرا، پاڵپشتێکی زۆر هەبوو بۆ هەموو قوربانیەکان و بۆ بریندارەکان بە هەمانش حکوومەتی عێراق پابەندە بەوەی کەوا هەموو پاڵپشتێکی ئەو خەڵکانە بکات کە ڕوبەڕووی قوربانی بوون، ڕوبەڕووی زیان بوونەتەوە و ئەوانەشی جانیان لە دەستداوە و کەس و کارەکانیشیان بە هەمان شێوە و وەکوتم ئێمە بەردەوام بین لەوەی کەوا واقعین جارێکی دیکە ئەم ڕووداوە دووبارە نەبێتەوە. من دەڵێم حکوومەتی عێراق پابەندە لە دابینکردنی هەموو جۆرە هاوکاریەک بۆ بریندارەکان و هەروەها بۆ کەسانشی کە جانیان لە دەستداوە خانەوادەکانیان بە هەمان شێوە. بەڕێز دکتۆر ئەحمەد سەحاف گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنە.